حي على الصلاة الله أكبر الله أكبر. حي على الصلاة. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. لویسگەکانی نوێژە لە نووری دیدەما گەیشتینە سەر سوجود. بزانین سوجدە یعنی چی و لە چۆوە هاتووە. خۆشەویستەکانم، سوجدە ئەو بارەیە کە ئینسان ئەکەوێتە زەلیلترین حاڵەت کە عەبدێک لە بەردەمی ئەڵڵای خۆیان، لە بەردەمی خالقی خۆیان، لە بەردەمی شاهەنشای خۆیان لە پۆڕوو ئەکەوێت و داوای مەعزێرەت و لێبوردنی لێ ئەکا. سوجود ئەو کەلیمەیە کە ناوی مەسجیدی لێ ئیشتیقاق کراوە. مەسجید لە سوجدەوە هاتووە، یعنی شوێنی سوجدەبردنی ئینسان. بەڵێ ئینسان لە مەرحەلەیە لە نزمترین حاڵەتی دابەزین و زەلیلی بەشەریەتایە، بەڵام لای خوای گەورە بەرزترین و لە پێگەترین مەرحەلە و قۆناغی بەندایەتیایە. یعنی تۆ چەند دائەبەزیت ئەو نە لای خوای گەورە بەرزەبیتەوە، چەند سوجود دەبی ئەو نە خوای گەورە دەرەجەت بەرزەکاتەوە و تاوانت لێ ئاوەرێنێ. بۆی ئینسان ضرورە ئەم مەرحەلەی خۆی بزانێ ئەمە قۆناغێکە، ئەمە مەرحەلەیەکە، هەتا تیا بمێنێتەوە تاوانی سەرشانەکانی ئەوەرێ، وردە وردە لە خوای گەورە نزیکە بێتەوە، وردە وردە پلەکانی و پایەکانی بەرزە بێتەوە. هەر پایەیەکیش، هەر پلەیەکیش بۆ پلەیەکی تر کەما بەینە السەمائی وەلئەرض، وەکو بینی ئەرز و ئاسمان وایە. لەبەرەوە ضرورە ئینسان قەدر و قیمەتی خۆی لە مەرحەلەیە بەرامبەر بە خوای گەورە بزانێ و بزانێ ئەمیش یەکەیەکە لە پێکهاتەی هەموو کەون کە هەمووی پێکەوە سوجدە ئەبا. خوای گەورە فەرمێ: ئەلەم تەڕە ئەن الله یەسجد له من فی السەماوات ومن فی الأرض والشمس والقمر والنجوم والجبال والشجر والدواب وكثير من الناس. ئایا تۆ نابینیت هەموو ئەوانەی کە لەسەر زەویان و لەسەر و زەویەوەن سوجدە بۆ خوای گەورە ئەبن، لە مانگ و لە ڕۆژ و لە شاخ و لە دار و لە هەموو ئەوەی کە بەسەر زەویە ئەڕوا، بەڵام بەداخەوە وەکەثیر من الناس، زۆر لە ئینسانەکانیش. یعنی هەموو ئەوانە و زائیدەن بەشێ لە ئینسان، یعنی بەس ئینسان لەم هاوکێشەیە سەرکەشە کە هەمووی سوجدە نابا. ئەوەی کە سوجدەش ئەبا بەداخەوە وەکو پێوی سوجدە نابا و نازانێت بۆ چی و بۆ چێ سوجدە ئەبا. بۆیە کە ئینسان سوجدە ئەبا، خۆشەویستەکەم، ئەبێ بزانێت لە بەردەمی خالقێکی عەظیمی گەورەیە کەوتووە. ئێوە ئەو هەموو تاوانەی کردوێتی ئەم جارە بە ئەرزی بسپێرێتەوە. ئێوە ئەو هەموو شەحنەی کە لە ناو مێشک و بە ناو لاشەیە کۆبووەتەوە جارێکی دە تەڤریقی کاتەوە. ئێوە بۆ یەکەم جار دڵی بەسەر مێشکی ئازاڵ بێ. ئەوێت مەلیکی لاشە لەسەرەوە بێ و بە ئیسراحەت خوێن بە هەموو پاشەکانی لاشە بمێنێرێ. ئەوێت جۆری لە تەواضع بنوێنێ. ئەو ئینسانانی کە سوبحانەڵڵا تەواضعی شەنوێنن، نەفسیان گەورە نییە لای خۆیان، زۆرە ژین، زۆر عومرەکەن، شت دڵیانە هەڵناگرن، خەفەت ناخۆن، تووشی نەخۆشی دەرونی نابن. بۆیە ئینسان هەر کاتێک ئەم زولەی نوان، ئەم زەلیلی نوان، بەڕاستی یەکێکە لە پلەکانی بەندایەتی کە خوای گەورە زۆری پێخۆشە. خوای گەورە زۆر حەزەکە عەبدەکەی ئیسباتی عبودیەتی خۆی بکە لە کاتێکا سەردا ئەنەوێنێتە سەر زەوی وە خوای گەورە بۆ لە خۆی ڕازیەکە. بۆیە لەم کاتەیە بینیت 1 تریلیۆن خانەی مێشک لە پۆڕوو ئەکەوێتە سەر زەوی کە هەموو لاشە بە دەمارەکانی مێشک بچن بەڕێوە. ئەبێ وەزارەتەکان هەڵیان سوڕێنن و ئیدارەیان کەن. 1 تریلیۆن خانە ئەکەوێتە سەر زەوی و سوزدە ئەبا بۆ پەروەردگاری.
وی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم فەرمێ ئومرت أن أسجد على 7 أعظم ئەمرم پێکراوە لەسەر 7 ئێسک سوجدە بەرم هەردوو قاچ هەردوو دەست و ناوچەوان 1 2 3 4 ئینسان سوجدەی لەسەرە بە ئەم شوێنانە ئیمتیازیان چییە؟ ئەم شوێنانە ئەوەیە کە لەگەڵ دروست بوون تۆش جارێکی تر ئەم ئێسکە و ئەم دروستکراوە لەسەر ئەرزەکە جارێک تر دائەنیتەوە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم حەدیثێکا فەرمێ هەر کاتێ خوای گەورە ویستی ڕەحم بە عەبدەکانی کا لە ڕۆژی دواییە ئەمرەکا بە مەلائیکەت ئەوانەی کە لە ئاگران دەریان بێنن لە ئەهلی تەوحید و لە ئەهلی ئیمان و لە ئەهلی سوجدە ئەچن مەلائیکەتەکان بە دوای کۆمەڵە مواصفات ئاگەڕێن بە دوای کۆمەڵی خەڵک ئاگەڕێن کۆدێکی تایبەتیان هەیە مواصفاتێکی تایبەتیان هەیە سەیریانەکەن هەموو لاشیان بۆ بە زووخاڵ هەمووی بۆ بە خەڵوس ئەو نەسوتاون خوای گەورە پەنامان با لە جەهەنەما بەڵام ناوچەوان و دەست و ئەژنە و قاچیان سپیە ئەڵێن ئەمانە ئەهلی سوجدەن دەریان بێنن چونکە ئین الله حرم على النار أن تأكل آثار السجود خوای گەورە حرامی کردووە خوای گەورە حرامی کردووە لەسەر ئاگر کە شوێنەواری سوجدە بخوا فكل ابن آدم تأكله النار هەموو بەنی ئادەم ئاگر ئەیخوا إلا أثر السجود چونکە ئاگریش عەبدێکی مەئموری خوای گەورەیە بۆیە ڕێگە نادا بەو شوێنانەی کە زیلەت و سوجدەی بۆ نوانوە بسووتێ بۆیە خوای گەورە ئابۆ شێوە ئیهێڵێتەوە بەڵێ أقرب ما يكون العبد من ربه وهو ساجد فأكثر الدعاء نزیکترین کات کە عەبد لە خوای گەورەوە نزیکە کاتی سوجدەکەیەتی بۆیە زۆر دوعا بکەن سيدي پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دوعاکانی لەناو سوجودە سبحان الله فەرمێ اللهم إني أعوذ برضاك من سخطك سيدم دعاء نبکە خوای گەورە إني أعوذ من پەنا ئەگرم بە تۆ بەچی برضاك من سخطك بەڕازی بوونت لە تووڕەبوونت اللهم إني أعوذ برضاك من سخطك وأعوذ بمعافاتك من عقوبتك خوای گەورە بمبەخشیت و عقوبەم نەیت وأعوذ بك خوای گەورە پەنا ئەگرم بە تۆ لە چێ منك لە خۆت سبحان الله ئەم دوعایە بەس لە شاهنشا ئەکرێ بەس لە مەلیک المولوک ئەکرێ خوای گەورە داوا ئەکەم پەنام بگری لە خۆت بە خۆت سبحان الله یعنی تۆ کەس لە تۆ گەورەتر نییە کە عقوبە بە وە کەسیش لە تۆ گەورەتر نییە کە ڕازی بێ بۆیە هەر داواکە لە خۆتەکەم وە جارێکی تر لا أحصي ثناء عليك أنت كما أثنيت على نفسك ياخذ دعائك يقول اللهم اغفر لي ذنبي كله دقه وجله أوله وآخره وعلانيته وسره إخوة قولة همو تاوانا كان من إخوة بيت قولوا بشوك وديار وناديار همي بيغمري خاصة آوال السجدة على إخوة بارايا أي فرمو سجد لك سوادي وخيالي آمن بك فؤادي خوای گەورە هەموو خۆم سوجدەم بۆ بردی و دڵم ئیمانی پێهێنایی بۆیە لە کاتی سوجدایی فەرموو اللهم اجعل في قلبي نورا خوای گەورە نورێ لە دڵما دروستکە وفي بصري نورا ئەی نوری دیدەم یعنی چی لە چاوما نورێ دروستکە وفي سمعي نورا لە جۆما وعن يميني وعن يساري وفوقي وتحتي وأمامي وخلفي واجعل لي نورا خوای گەورە بمکە بە یەک پارچە لە نور لە ڕاست و لە چەپ و لە خوار و لەسەر و هەر هەمی نورم بیتێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم ئەمە لە کاتی سوجدەی ئەم دوعایانەیە کرد چونکە ئیزانی نزیکترین کاتە لە خوای گەورەوە ئینسان لە کاتێکا ئەڕوات بەرەو هەڵدێرێک و لە شوێنێکا سیارەکەی غڵێبێتەوە سنەتە کە بە لێژگاییەکە ئەچیتە خوارەوە بە سیارەکەت و ئستۆپ و کلاجیشە مەزبوطە و برێکیشە مەزبوطە بڵێ سبحان الله سبحان الله بۆیە دوعاکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە کاتی سوجدەیە تەسبیحات بووە سبوح بووە سبحان ربي الأعلى هەموو کاتێک کە ویستێتی نزم بێتەوە بۆ زەوی تەسبیحاتی خوای گەورەی کردووە کە سەری بەس کردوێتەوە جاوتێتی الله ئەکبەر سبحان الله ئەمە وەکو ئەو یاری چییە وایە تەشبیه نەبێ کە قاچی ئاوە خۆی ئامادەکە و ئەوێ ئینتیلاقکە بەڵێ نزمە بێتەوە بەڵام ئەوێ دەرپەڕێ ئەوێت شەو تێ ببڕێ ئەوێ پێش ڕەفیقەکانی کەوێ بەچی پێشەکەوێ ئەبەمە پێشەکەوێ بۆیە خۆشەویستەکانم ئینسانی موسڵمان لە کاتێکا سوجدە ئەبا بۆ خوای گەورە
ئەبێ وەکو ئەو عەبدە تاوانبارە خۆی سیرکە کە ئێستاکەنە ئەمری عیدامەکەی دەرچووە لە بەردەمی حاکم و لە بەردەمی خاوەن کوژراوەکەیە ئەکەوێ لە پۆڕوو هەتا وەکو لێی خۆش بن. ئینسان لە بەردەمی خوای گەورەیە ئەبێ لە پۆڕوو بکەوێت. بەو مەنزەرە کە بۆ غەیری خوای گەورە قوبوڵ نییە ئینسان زەلیلەتی ئاوا دەربڕێ بۆ هیچ کەسێکی تر. حەبیبی کوڕی ثابت لە کاتێکا سوژدەیە برد خەڵک وازانی مردووە نە ئەجوڵایەوە. سوفیانە فەرمێت لە حەرەما لە کاتی حەجا سوژدەیەکی برد لە دوای مەغریبەوە قامەتی نوێژی عیشا هەڵیسانەوە. سبحان الله. ئەم پیاوانە تێگەیشتن سوژدە یانی چی؟ نزیکی لە خوای گەورەوە یانی چی؟ مامۆستا مەحوی خۆمان سبحان الله مەزەرێکی زۆر جوان بۆ سوژدە شکەبا، زۆر جوان بۆ سوژدە. فیلمێک کە ئاوا لە پۆڕوو ئەکەوم خۆ یەک و جانداریێتە بەرچاو ئەفەرمێ خوایە وەکو ئەم حەیوانە قوبوڵم بکەی کە لەسەر چوار پەل ئەکەوم سەرەخەمە سەر زەویەکە بۆ نەکەم بە زەویەوە. ئەفەرمێ دەخیلی ئەو سەگی بەرقاپیەم جارێ بە یەکجاری سەرفرازم بکە و فەرموو سەگی بەردەرکی خۆمانە. الله ئەڵێ خوایە من سەگێکم دەخیلم و پەنام هێناوە یەک جار سرم داناوە بەس تۆ سەرفرازم کە سرم بەرزکەرەوە قوبوڵم کە بڵێ سەگی بەردەرگاکەی خۆمانە. دەخیلی ئەو سەگی بەرقاپیەم جارێ بە یەکجاری سەرفرازم بکە و فەرموو سەگی بەردەرکی خۆمانە. وەکو جامی دەڵێ دەموشکەڵات و من سەگێکی گەڕ جگەرتینوم و دەخوازم نمێ لەو بەحری ئیحسانە. بە یەک دوو قەتر تێر ئاوی حەیاتی کە وەکو قتمیر لە کەفی خۆتیا ڕێدە سەگی ئەسحابی خۆتانە. الله ئەڵێ چۆن قتمیر سەگی ئەسحاب الکەهف بوو لە بەر دەرگای ئەشکەوتەکەیان ئەکەوت بوو ئەی خوای گەورە تۆش من وەکو سەگی ئەسحابی محەممەد قوبوڵکە و ڕێگە بە بڵێ سەگی ئەسحابی خۆتانە. سبحان الله چ مەنزەرێکە شکێبە. بەڵام ئەمە گەورەیە ئەزانی ئەم پیاوە بەمە گەورە بێ بەمە عەزیمە بێ بۆیە سەردانەوانی بە سەرفرازی ئەزانێ. بەڵێ خۆشەویستەکانم سوزدە واتای زۆرە و مانای زۆرە. ئینسان هەتا لە سوژدەیە زیاتر بمێنێتەوە تاوانەکانی لەسەر شانی بۆرێن و بکۆنە خوارەوە زیاتر و زیاتر لە ماناکان و واتاکانی سوزدە بەهرەمەند دەبێ. خوای گەورە سوژدە بکەی بە نورێک لە نورەکانمان بۆ نوری دیدەمان چاوگەشی بێ بۆ نوێژەکانمان نوری دیدە بێ. السلام عليكم ورحمة الله وبركاته.